ساڵ خاتونێک بەسەر دەکاتەوە، ئەویش خاتوو ئیخلاسە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی. چۆنیەتی هەڵبژاردننی ئەو کارم لە بدایەتەوە طبعا دوای تەخەڕوج وەک هەر خوێندکارێک کە حەز و خودیایەکی لە بوارێکدا بمەزرێ، من بۆ پێی کە باوکم پێشمەرگەی کۆم بوو تەسیری ئەو بەسەر ئێمەوە هەبوو، لەبەرەوە حەزم زیاتر بە بواری سەربازی بوو تاوەکو بوارە مەدەنیەکانی تر. بەڕەغبەتی خۆم ئەو بوارەم هەڵبژارد و لەو کاتەوەش کە تاعین بوومە لە ساڵی 2005ەوە تاکو ئێستا زۆر مرتاحم لە کارەکەم. وا هەز ناکەم کە ئەسڵەن ئەسەوە بۆ بە نزیکەی 10 ساڵ زیاتر لەو کارە، بەڵام وا هەز ناکەم ساڵێکیش بێ تێدا بم، چونکە بەڕەغبەتی خۆم بووە، حەزم بە کارەکەیە و لەگەڵ ئەوەشدا لە کارەکەش برگەکانی کارەکەم کەوەی زیاتر ئارامیم پێدەبەخشی ئەوەیە کە ئێمە لێرە دەتوانین ڕۆژانە یارمەتی هاوڵاتیان بدەین بە جۆرەها شێوە، گوێیان لێ بگرین، کار ئاسانیان بۆ بکەین و دەتوانی هەموو کەسێک بکەین بە خاوەنی جەواز، هەر لە منداڵێکەوە تاوەکو پیرێک. طبعا ئەو کاتەیە کە من بڕیارمدا ئەو بوارە هەڵبژێرم، ئەو کاتە بدایەتی ئەوە بوو کە تازە خاوەن بڕوانامەکان حکوومەت فرسەتی دابوونێ کە بێنە ناو بواری سەربازیەوە. هەمومان دەزانین کە لە ڕابردوو زیاترەوانی کە پێشمەرگەی کۆم بوون لەو بوارانە بوون یاخود خاوەنی بڕوانامە نەبوون، بەڵام لەو سەردەماوە کە حکوومەت قەرارێکی وای دەرکرد کە خەریجی زانکۆ بە زابط یاخود بە مفۆزیەک تەعین بێ، ئیتر خەریجی جامعەکان ڕوویان کردە ئەو بوارە. ئێمەش ئەو کاتە یەکەم وەجبەی خولی دەرچوانی ئەکادمیای کانیگۆمە بوون، ئەکادمیای پێگەیاندنی هێزەکانی ئاسایش لە کانیگۆمە. طبعا ئێمە لە زمانی کۆمەڵێک خەریج جامعە تەنها 6 کەس بوون کە قورسیەکە لێرەدا دەردەکەوێت، خۆی بوارەکە قورسە، لەوەش قورسترەوەی کە ئێمە نزبەیەکی زۆر کەم بوون وەگژن، 6 کەس لە ناو 144 کەس بوون. بەڵام ئەوەی کەمانای خۆشحاڵیە ئێمە توانیمان زۆر سەرکەوتوانە بێ ئەوەی هیچ جیاوازێکمان پێ بکرێت لەگەڵ کوڕەکان، شان بەشانی کوڕەکان هەموو ڕاهێنانێک هەموو تەمرینێک لە بەیانیان زوو لە عەرەزات تاوەکو شەو نیوەی شەویش کە ئیسعاج لەیلی پێ دەڵێن، تەنانەت نیوە شەوانیش ئێمە ڕەنگە زووتریش لە کوڕەکان توانی بێتمان ئەرکەکانمان ڕاپەڕێنین و کەمترین عقوبەشمان خوارد بێت. هەرچەندە ئەو کاتە ئەوە قورس بوو، بەڵام ئێستا کە وەکو یادگاری زۆر خۆشە کە دەیبینین دەیگێڕینەوە، بەڕاستی لەبەر ئەوە من هەز ناکەم هیچ یعنی هیچ ئیزعاجێک لە کارەکە نابینم و زۆریش پێ مرتاحم. حەزیش دەکەم هەر کەسێک خولیای ئەو بوارەی هەیە یعنی هیچ تەرەدود نەکات، دوودڵ نەبێت لەوەی کە بێتە ناو بوارەکەوە، چونکە ئەو بوارەش وەک هەر بوارێکی مەدەنی خۆی لە حەزەکەدا دەبینێتە کە تۆ حەزت هەبوو حتمما سەرکەوتوش دەبیت تێیدا. ئەو بوارە سەربازەی کە من تێدام هیچ ڕێگریەکی دروست نەکردێ لە بۆ من، نە لە ژیانی مەدەنی و وەک دەرەوەی دائیرە نە لە ناو دائیرەش. بۆ نمونە من حەزی خوێندنم هەبوو کە شەهادەی بەرزتر بێنم لەوەی کە هەما، زۆر ئاسا ئێمەش قانون هەیە ڕێمان پێدەدات کە بچین بخوێنین، لەبەرەوە من تەفەڕقم کرد لە ئیشەکەم و چوومە دەرەوەی وڵات، توانیم شادەی ماجستێر بەدەست بێنم و خۆشبەختانەش کە گەڕامەوە توانیمە سوود لە شەهادەکە ببینم و وەک پێشم کتن چونکە من خۆم خولیای ئیشەکەم هەبووە، حەزم بە بواری دیکە نەبووە. ڕەنگە زۆر کەس ئەو ڕەخنەیەم لێ بگرێت بڵێت تۆ بۆچی ناچی ببی بە مامۆستای جامیعە یان بچی لە شوێنێکە لە پسپۆرەکەی خۆتدا کار بکەیت، بەڵام من پێم وایە یعنی هەموو ئیشێک پێویستی بە پسپۆڕیە. تۆ دائیرەیەکی ئاوا گەورە کە سیستیماتیک و هەمووی ئەلکترۆنیات حتمما ئەویش پێویستی بە پسپۆڕیە. ئەگەر خاوەن شەهادەیەک و خاوەن پسپۆڕیەک لەو بوارانە کار نەکات ئەو دایرێش بۆ شکڵی ئێستا بەڕێوە ناچێت کە بۆتە جێی مەدح و سەنای زۆربەی خەڵکی خۆشتان شاهدی حاڵن. لەبەرەوە توانیمە بگەڕێمەوە بە شادەی بەرزتر کە ماجستێرە لە بوارەکەم لە وڵاتی ئۆکرانیا بەدەستم هێناوە و گەڕاومەتەوە سەکارەکەی خۆم. ئێستاش تەموحم هەیە ئەگە فرسەت بێت دکتۆراز بخوێنم بە هەمان
حەز و خولیاوە بێمەوە سەکارەکەی خۆم. طبعاً بەڕێوەبەرەکانیشمان دەوریان هەبووە لە پشتگیریکردنی کارمەندان بە تایبەتی ئەفسەران و کارمەندان بە تایبەتی ژنەکان ڕۆڵیان هەبووە لەوەی کە تەشجیعمان بکەن بتوانین بە دوای حەزەکانماندا بڕۆین بەدوای ئەو فرسەتانەی کە دێتە پێش. من لێرەوە زۆر سوپاسیان دەکەم ئەو بەڕێوەبەرانەی کە لە ڕابردوو و بە بەڕێوەبەری ئێستاشمانەوە زۆر سوپاسیان دەکەم کە پشتگیرمانن تەشجیعمان دەکەن لە هەر کارێک کە قازانجی ئێمە تێدا بێت. طبعاً لە کارەکە بەدەرنین لەوەی کە ڕوبەرووی کێشە و گرفت بینەوە، ڕوبەرووی تووڕەی هاوڵاتیان بینەوە، بەڵام ئێمە بە سنگێکی فراوانەوە دەرگامان ئاوەڵایە بۆ هەر هاوڵاتێک کە ڕەخنەی هەبێ، پێشنیاری هەبێ، کێشەی هەبێ، هەر کێشەیەکی کە پەیوەست بوێ بە بەشەکەی من چی خۆم کارمەندەکان تاوەکو بەڕێز بەڕێوەبەریش یعنی توانیمانە کێشەکەی لە بۆ بنبەست بکەین. ئەوەی بە ئێمە کرابێ زۆر جا کێشەکان لە دەستی ئێمە نییە، مەسەلەن ئێمەش سەر بە ناوەندی بەغداین، لەبەرەوە زۆر جا کێشەکان پێیوەست بۆ بە بەغداوە ڕەنگە فترەیەکی درێژتر لەوەی ویزبێکە هاوڵاتیەکە تووشی بێزاری بووە، بەڵام دوجار هەر تێمان گەیاندووە کە خەتا لە ئێمە نییە، لە سەروی ئێمەوە ئیشکالاتەکان دەبێت حەل بکرێت. و لەگەڵ ئەوەش سجلمان هەیە ئێمە لە بەشەکەمان سجلی ڕەخنە و پێشنیارماندانایە، سندوقی سکاڵای هاوڵاتیان هەیە، بەڕێز بەڕێوەبەر خۆی دەرگای ئاوەڵایە، لەوحاتمان هەڵواسیە کە ئەرقامی تەلیفۆناتی تێدایە، دەتوانێت هەر هاوڵاتێک کێشەیەکی هەبێ ڕاستەوخۆ بۆ تەلەفۆنانە پەیوەندی بە بەڕێز بەڕێوەبەرەوە بکات، یاخود لە سزلەکان سکاڵا و گلەیی خۆی بگەێنێت، یان بێت ڕوبەڕووی خۆمان بێتەوە. ئێمە بە سنگێکی زۆر فراوان مەمنونیشی دەبین کە ئەگەر کەم کوڕێکمان هەبێت پێمان بڵێت. وەک ژنێک وەک تەجروبەی کاری خۆم لەو دایرەیە بە خۆشحاڵی دەڵێم تا ئێستا گیر و گرفتێکی وا ناتوتە ڕێگام بکەم لەگەڵ کەسێک بێت کە فەرق بە من بکاوەی کە من ژنێکی عەسکەریم نەوەک پیاوێک، بەڵکو بەعەکسەوە جێی زیاتر لێم گرتووە و هیچ فەرقێکم نەدیوە لەلایەن هاوڵاتیانەوە. ئەوەی جێ خۆشحاڵیشە بگرە زۆر جار دایکان و باوکانی گەنجان یا منداڵێکی بچووکە کە دەبینی ئێمە بە قیافەی عەسکەریە و دەمان چڵان بەستاوە، زۆر ئاسایی دێ دەپرسێ کە ئایا ئێمە چۆن گەیشتین بەو پلێ و بۆ پایە تاوەکو ئەو منداڵەکەی یان کوڕ و کچە گەنجەکەی بۆ شکلا بە هەمان خۆناغ تێبپەڕێنێ. ئەوە جێ خۆشحاڵێکە من زۆر جار ڕوبەڕووی دەبمەوە. نقطەیەکی گرنگتریش کە دەمێ ئاماژەی پێ بدەم ئەوە وەک یعنی جوابێک لە بۆ ئەوانەی کە دەڵێن ئایا ئێمە ژنین و لەو بوارە ئاخۆ قورسەیان نا، من زۆر جاران کە دەچمە دەرەوە وەک هاوڵاتێکی ئاسایی تەبعاً لە دوای دەوام چمە بەر بازارێکە شوێنێکە مۆڵێکە، بەڕاستی زۆر خۆشحاڵ دەبم کەیفم دێ کە دەبینم کەسێک مقابلەکەم ئیدی خاوەن دوکانە یا هاوڵاتێ لە بازارەکە، یعنی ڕێزێکم لێ دەگرێت کە من لە ڕاستیدا و کەسە ناناسم، بەڵام خۆی هەز دەکا کە من نایناسم، بەبیرم دێنێتەوە کە من لە دایرەکە بەدەمیەوە چوومە و گوێم لە داواکەی گرتووە و هاوکاریم کردووە، کار ئاسانیم بۆ کردووە. بەڕاستی لێوە من زیاتر یعنی تەشجیع دەبم کە بەردەوام بم لەسەر کارەکەم، زۆر خۆشحاڵ دەبم. و دوا قسەم لێرەوە لە کاناڵ و تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتانەوە داوا لە هەموو کچان دەکەم کە حەز و خولیای بواری سەربازیان هەیە، ئەگەر هاتو سەربازیش نەبێ هەر حەز و خولیایەک بێت کە خۆیان خەونی پێوە دەبینن، داواکارم لەیان کە هەوڵی بۆ بدەن. هیچ شتێک ئەستەم نییە و مستەحیل نییە، ئینسان خۆی طموحی هەبێ، دەتوانێت توانای هەبێ، ئیرادەی هەبێ، زاڵ دەبێ بەسەر هەموو کۆسپەکان و دوجار دەگات بۆ ئاواتێک کە لە دڵیدایە.
لێرەدا کۆتایی هات تا بێگەشتنەوەمان لە بەرنامەیەکی نوێ هاتان لەگەڵ.